I am with the wax model of our father of nation. من ئێستا لە تەنیشتی پەیکەری لە مۆم دروستکراوی ماهاتما گاندی. ئەم پەیکەرە لە هیندستان زۆر بەناوبانگە. خەڵک لە تەواوی هیندستان زۆر کێفیان پێدێت. مۆدێلی لە مۆم دروستکراوی گاندی. The wax model of Gandhiji. He was the ruler of Maharashtra. ئەمە فەرمانڕەوای ویلایەتی ماهاراشترا بووە. ناوی ماراتاسە. سیرکە لە مۆدێلە ڕیشی بەڕاستی ئۆرجیناڵە. من کاتێک لە مۆدێلەکان دروست دەکەم بە دروستی سایزەکانیان وەکو سایزی ڕاستەقینەی کەسەکانە. بەڵام بۆ ئەم مۆدێلە ئەو زانیاریانە لەبەردەست نەبوو. ئەو لە ڕاستیدا 600 ساڵ لەمەوە بەرژاوە. هیچ شانسێک نییە کە زانیاریمان لەو بارەیەوە هەبێت. No chance to meet him. ئێرە یەکەم و گەورەترین مۆزەخانەی مۆمە لە هیندستان. مێژووی 500 ساڵی هیندستانی کۆ کردوێتەوە. چەندین کەسایەتی دیار لە جیۆگرافیا جیاوازەکانی جیهاندا لێرە دەبینی. پەیکەرەکان ترۆپکی تەکنیک و هونەری تێدا بەکارهاتوون. ئێجگار نزیکن لە ڕاستیەوە. کە لیان ور دەبیتەوە اینجا ئازانی چه هونەر و وردەکارێکیان تیا خەرج کراوە. ئەم مۆزەخانەیە مێژووی زیاتر لە 500 ساڵی لە ناو 90 کەسایەتیە کۆ کردوێتەوە. هەر یەکێک لەم مۆدێلانە بە تێکرا مانگێکی پێچووە تا دروستکراوە. بۆ نمونە ئەمە مۆدێلی دایکە تێرەزایە، ئەمە یەک مانگی پێچووە و تێچووی هەر مۆدێلێک لەمە بە تێکرا 6500 دلار بۆ هەر دانەیەک. ئەم پەیکەرە کە مۆمە لە 160 مۆمە لە 140 فایبەر کلاس و جلوبەرگەکانێت. ئەو کەسەی کە دیزاینێکە و دروستێکە خۆیەتی لەگەڵ 4 کەس کە یاریدەرێتی لەگەڵیا دروستیەکەن و بۆ هەریشێک نەمانە ماوەیەکی زۆری وێت تا ڕسێرچەکە و تاوەکو مۆدێلەکە ئامادەکە. ئەم کارکتەرانە هەمویان سۆنیال خۆی دروستی کردوون. سۆنیال کەسێکی خاشی دەستڕەنجینە، هەم خۆی خاوەنی مۆزەخانەکەش. دەیگوت لە زۆر وڵاتی دیکەوە هەم لەلایەن زۆر کەسایەتیەوە داوایان لێ کردووە تا پەیکەری مۆمیان بۆ دروست کات، بەڵام نەیکردوو. دیبەگانە لە مۆمبایەوە هاتووە. ئەمە چەندەمین جارە دێتە مۆزەخانەیە. زۆر حەزی کردووە سونیال ببینێت، بە نسیبی نەبووە. ئەمڕۆ زۆر خۆشحاڵە کە هاتووە و سونیالیشی دیوە. پێم وایە لە هیندستان بەهرەیەکی وەکەم بەهرەیەمان لە مۆزەخانەی مۆمدا نییە. ئەمە تەنیا مۆزەخانەیەکی مۆمە کە لە سەرانسەری هیندستان ئەم چەشنە هونەرە پیشان دەدرێت. ئارەزوومە سونێل بتوانێت لە سەرانسەری هیندستاندا ئەم هونەرەی پەرە پێبدات بۆ ئەوەی خەڵکی تەواوی هیندستان بتوانن ئەم هونەرە ببینن. لە دەرەوەی هیندستان تەنیا لە بەریتانیایە کە مۆزەخانەیەکی لەم چەشنەبوونی هەیە. ئەمە بەڕاستی هونەرێکی بێوێنەیە. ئەم کارەی سونێل زۆر نایابە. کاتێک کە چاو لە هەر مۆدلێک دەکەی بە چەشنێک دروستکراون کە وەکەوەیە چاو لە ناو چاوان دەکات. سونیال بۆی باسەکردین کە هەموو پەیکەرەکان لای ئەو خۆشەویستن، بەڵام هەندێکیان تایبەتترن لای ئەو. بۆ نمونە گاندی چونکە باوکی نەتەوەییان. ئەمەش پەیکەری نارێندا مۆندیە، سەرۆکوەزیرانی هیندستان. لەگەڵ سونیال هاوڕێی نزیکی یەکدین. ئەمە مۆدێڵی دڵخوازی خۆمە. نارێندا مۆدی سەرۆکوەزیرانی هیندستانە، زۆر بەناوبانگە و خەڵک خۆشیان دەوێت. خەڵک دێنە ئێرە وێنەی لەگەڵدا دەگرن، هەروەها بەم شێوازە ڕێزی لێ دەگرن. خەڵک چێژ لە وێنەگرتن لەگەڵم پەیکەرەدا دەبینێت.
یەکێکی دیکە لە کارکتەرەکان کە دروستی کردوێتەوە مستەفا بارزانیە. سونێل ئاوا چیرۆکی دروستکردنەوەی ئەم کارکتەرە ئاژێڕێتەوە. I started the work. من دەستم بە کارکردن کرد لە دوای 3 مانگ توانین تەواوی بکەم. بەڕێز ئەحمەد جەلال زۆر یارمەتیدام لەبەرەوەی ئەو هەموو جلە ئۆرجیناڵەکانی بۆ هێنا. هەمووی جلی کوردی ئۆرجیناڵن کە لە بنەماڵە و دۆستانی وەریگرتبوو. هەموو شتەکانی دیکەش لە کوردستانەوە هێنراون و توانی مۆدلەکە تەواو بکەم.